بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر باس و بابەتێکی جیاواز بکەین لە باسە سیاسیەکان، لە باسە فکری و مێژوویەکان، لە باسە فەرهەنگیەکان. قسە لەسەر بابەتی حکمت و دانایی دەکەین. دەپرسین ئایا بەدگومانیەکان بەرامبەر بە یەک لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بۆچی هەموو باسی ڕازگۆیی دەکەین و ناتوانین پێکەوە بحەوێنەوە؟ ئایا ئەوەی کە مرۆڤی موسڵمان وەکو پەیام پێیەتی دەتوانێت لەکوێدا وەکو پێویست بەکاری بهێنێت؟ ئایا لە ناو تەپوتۆزی سیاست و تارمایی ململانێ و پێکدادانە بەرژەوەندی خوازەکاندا چۆن مرۆڤی دانا و ئینسانی دانا و بکەرە خاوەن پەیامەکان دەتوانن پەیامی ڕاستەقینەی خۆیان بگەیەن، بە تایبەتی مرۆڤی بڕوادار کە خاوەنی پەیامێک بێ، پەیامی خودایی بێ. ئینسانی موسڵمان چۆن دەتوانێت پەیامەکەی خۆی بگەیەنێ؟ زۆرجار قسە و باز لەسەر ئەمانە کراوە. زمانی ناو تۆڕە کۆمەڵایەتەکان زمانێکی زبرە، بەریەکەوتنە سیاسیەکان، ململانێ فکری و کۆمەڵایەتیەکان زۆرجار تەنگژە و بەریەکەوتن بە دوای خۆیدا دەهێنێ. بەڵام لە نێو هەموو ئەمانەدا زمانێکی جیاوازترەیە کە زمانی حکمت و دانایی و دۆزینەوەی خاڵی هاوبەش و کاڵکردنەوەی جیاوازیەکانە. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ئەم باسە بکەوین بە میوانداری بەڕێز کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم. خۆشحاڵین کاک عەبدوڕەحمان بەڕێزت لەم بەرنمەیە ئەم دەرفەتە بەدەم داواکەمانەوە هاتیت. بەس پێم خۆشە بەر لە بەرنامەکە بەڕێزت چەند ساڵێک هەم لەوەی کە خەباتی پێشمەرگەی کۆن و سەرکردە بووی لە ناو هێزە سیاسی ئیسلامی جیاوازەکان و پێشتریش لە ناو حکوومەت سەرۆکی دەستەی ژینگە بووی بە تا ڕادێگانیت لە ئاستی وەزیری. بەڵام من نەمناسانی بە بینەران خۆشت هیچ ناونیشانێکت بۆ خۆت دانەناوە. پێم خۆشە لە زاری خۆتەوە بزین کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەکو چی بناسیێنین بە بینەران. بەڵێ، بەناوی خوای بەخشندەی میهرەبان، من سپاسی جەنابت و سپاسی بەرنامەکە و سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ لێرەیشەوە. سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویست. من هەر وەکو تاکێک لە هەرێمی کوردستان ئەو قەناعەتەم هەیە ئەگەر هەر ناونیشانێ بۆ خۆ دروستکەی ئەوانەی کە دۆستن بە دۆستی ئەدناسن، ئەوانەی نادۆستن هەر ناونیشانێکی بەرزیشت هەبێ هەر بە کەمدیدە سیر دەکەن. لەبەرەوە من لە ژیانی حیزبیشما لە شاخ و لە شار نازناوم بۆ خۆم دانەناوە، یعنی هەر توانیمە ناوی خۆم پێناسی خۆم بێ. زۆر سپاس. ڕاستەکەی لەوانەیە ئەوەی کە زۆر جار تۆ قسەی لەسەرەکەی بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەی خوێنینەوە تێبینی ئەکەین، یعنی جۆرێکی ترەیە فۆڕمێکی ترێ لە شێوازی بانگخوازی و بانگەوازکردن، بەڵام بەو شێوە کلاسیکێ نەکە هەموو تێگەشتوین لە بانگەواز. یعنی زمانێکی جیاواز لەوانەیە بڵێم زمانی سێهەمت دۆزیوەتەوە لە نێوان زمانی بانخواز و ئەوەی کە لە دەرەوەی بانخوازە. ئایا ئەکرێ ئەمەش ناو بنین جۆرێک لە بانگەوازکردن کە زۆر جار باس لە خاڵە هاوبەشەکان کۆکردنەوەی جیاوازەکان پێکەوە ئەکرێت؟ بەتەکید ئێمەگەر لە فەیسبوک و سێری هەرێمی کوردستان کەین، من وازانم نمایشێکە هەر کەسێ و عەرزی خۆیەکە لە پێشەنگایەکە بیر و بۆچوونەکانی خۆی عەرز کردو و خەڵک بۆیە کە گوزەرەکە هەستەکە چاوێکی بە بۆچوونەکانی توا هەڵدێ، ئینسانیش حەزەکە جوانترین بۆن پێشکەشی ئەو کەسانە بکە کە بەشداری ئەو پێشەنگاکەن و بتوانێت بە قسەیەکیش بێ، قسەی بنیادنەری هەبێ، بتوانێت ئەعسابی خەڵک کەمانووە تۆ بتانی هێوری کەیتەوە بە شێوەیەک لە شێوەکان خۆشەویستی دروستکەی، ئەوەی کە خەڵکێک بەڕاستی جێماوە و ئەزانێت بە دروستکردنی ڕق پێگەیە بۆ خۆی دروستەکە، هەستکەی پەیامێکی پێ بدەیت پێگاوە دروست نابێ، پێگە بە محکەمی خۆ دروستە بێ. ئەو کەسانەی کە لە پلەی حیزبی و هەموو قۆناغەکانیان بڕیوە بەراوردکەی لە زۆر حیزبە بە ئیسلامی نائیسلامیوە، سێرەکی خەڵکێکی بە ئەدەبن، خەڵکێکی بە ئیحترامن، ئەوانەیشی کە لە دایرە و فەرمانگەکانان
سێرەکەی بە خزمەتی خۆی پێگەیەکی بۆ دروست بووە ڕێز لە هاوڵاتی یەکرێ ئەدەب و احترامێکی تایە پابندە بە کاتەوە پابندە بە خزمەتەوە پابندە بەوەی کە ڕێز لە خەڵک بگرێ بەڵام ئەوەی کە بە شێوەیەک لە شێوەکان بە ناتەبیعی دامەزراوەیە بە ناتەبیعی چووەتە پێگەیەکی حیزبی دائمە خروقات دروستەکە هەستەکەی خەڵک مانووەکە لە خۆی وایە لە پڕێبێتە کوڕێ وازانێ بەمانە بنیادی قەزەیەکە نێ و خۆڵەکاتە چاوی خەڵکی بۆ ئەوی پێگەیەکی بۆ دروست بێ ئێمە چۆن ئەمانە لە یەک جیاکەینەوە چۆن ئەو هەستە بۆ خەڵک دروستکەین ئەگە خەڵکی مەحکەمیان دی هەستکەن ئەو خەڵکانە ئەدەب و احترامیکیانتیایە هەستکەنەوانە خاوەنی پێگەیەکن هەم لە ناو عایلەی خۆیانە لە ناو کەسوکاری خۆیان لە ناو شاری خۆیانە لە ناو وڵاتی خۆیانە لە ناو حیزبی خۆیانە لە ناو فەرمانگەی خۆیانە من بەش بە حاڵی خۆم لە دائیرەیەکە یا لە حیزبێکە ئەوانە کە ئەبینم کە مەحکەمن تمۆحم پێیانەیە بۆ نمونە حەزەکەم ئەوانە زۆر بن یا ئەوانە دەستی هەماهنگیان بە یەکەوە هەبێت بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەسیرات و کاریگەری دوو عومەرەکەی ئەزانی دوعایەکرد خوایە کە لەو دوو عومەرە موسڵمان بێ بۆ چونکە تەرکیزی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لەسەر ئەوانە نەبوو کە لەگەڵیا بوون تەرکیزی لەسەر مقابلەکانیش بوو لە دوورەوە سێریەکردن بزانێ ئەم کەسانە ئەگەر لە سەفی ئەما بن چی ڕوئەدا بۆ پێش موسڵمان بوونیشان خاوەنی کۆمەڵە خەسڵەتێکی بەهێز بوون لەبەرەوە ئێستا وای لێ هاتووە ئەگەریکە لە خۆت نەبێ زۆر باشیش بێ ئیشکێنی ئەمە شتێکی خراپە چۆن ئێمە وا بکەین ئەمە گەشە پێ بدەین چۆن وا بکەین ئەو ناکۆکی و ناتەبایانەی کە هەن بتوانین بە شێوازێک خزمەتکەین وەکو دکتۆرێک کە نەخۆشێک ئەچێتە بەردەسی لە ئازاری خۆی نەخۆشەکە جوێن بە دکتۆرەکەی شا بەڵام دکتۆرەکە لە سەلیقە و لە حکمت و لە دانایی خۆی و لە کاری خۆی لا نادا ئەو سنگی شەقیکا بۆی خزمەتیکە بۆی ئازارەکانی کەم بکاتەوە بۆ ئەوەی ئەم کەسە بێنێتە حاڵەتی سروشتی خۆی بۆی ژیانێکی تەبیعی بکە بەڵێ ئێستا ئەبینین بە تایبەتی لە هەرێمی کوردستانیان باسی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە زمان بە تایبەتی زمان ێستا بۆ بە زمانی ململانی میدیایش خەڵکی بە تەواوی کەوتونەتە ژێر هەژمون و کاریگەری بەریەکەوتنە سیاسیەکان و ململانی کۆمەڵایەتیەکانی زۆر جار بەهۆی بەریەکەوتنە سیاسیەکان تۆخە بنەوە بە تایبەتی لەوانەیە ئەگەر یعنی هەمومان ئەزانین کە بەشێکی زۆری حیزبە سیاسیەکان لە کوردستانە بەشێکی پشکی ئەویان بەرەکەوێت کە ئەتوان ئەوان دەوری هێوربوونەوەش ببینین ئەوەی کە تۆ باسیەکەی لەم کات و ساتانەدا زۆر جار باسی ئەوە ئەەکەی کە ئێمە بە دوای خەڵکی باش بە دوای دانایی بە دوای خاڵی هاوبەش بگەڕێن بە بڕوای تۆ ئەمانە بۆ خۆی ئەبێتە هۆی هێورکردنەوەی ئەم ململانیانە و کۆتایی بە هەندێک گرژی کۆمەڵایەتی ئەهێنێ کە ئاشتی کۆمەڵایەتی زۆر جارتێکەیەن ئەوە نقطەیەکە پێویستەکە یعنی هەمیشە ونبووی هەمومانە هەبێ بە هەمومانەوە بەڕاستی وابزین ئەوە قەزەیەکە ونمان کردو بە هەمومانە بیدۆزینەوە کە دۆزیمانەوە هەر کەس دۆزیەوە وابزین خزمەتی بە هەمومان کردو یعنی شتێک نییە بڵین بەشکرابێ ئەوە مڵکی کەسێکە یا مڵکی لایەنێکە ئەو ئاشتی کۆمەڵایەتیە بەڕاستی خزمەتێکی گەورەیەکە بە تاک تاک لە هەرێمی کوردستان خزمەت بە هەموو پرۆسەکەمانەکە بە شێوەیەکی گشتی ئێمە لەو وەزعی کە تیاین پێویست بەوەکە جورئەتمان هەبێ من وازانم کۆمەڵێ خەڵک پڕێتی لە حکمت و لە دانایی لە زانایان لە مامەسانی زانکۆ لە پیاما قوڵان کە تاریخێکی جوانیان هەیە لە هەرێمی کوردستانە بەسەرهاتی زۆریان دیوە و کۆمەڵێک گەنج و لاو کە بیر و بۆچوونێکی جوانیان بۆ دروست بووە خوێنەوارێکی باشیانە خوێندنەوە بەمانە گشتەکەی خوێندەوارن یعنی بە شێوەیەکی سەردەمیانە چۆن ئێمە بتوانین ئەم بەهرانە وەرگین تاک تاک ئیسفادەیان لێ بکەین و هەموویشیان بەڕاستی لە شوێنی خۆیانە دەوریان پێ ببینرێ کایەک دروست بکرێ ئەمانە ڕۆڵی خۆیان هەبێ ئەگەر نا ئێستا هەستەکەی هەنێک کەس وا دروست بووە جەوێکی وا دروست بووە هەستەکە هەمووی خامۆشکە بۆی خۆی ببێ لە کاتێکە ئەمە نەبوونی خۆی سەلمێنێ
ئینسانی بلیمەت و ئینسانی ئازا ئەوانن لە ناو خەڵکێکی زۆری بیرمەند و هۆشمەند و ژیر و عاقڵە ئەمانە عاقڵەتی خۆیان دەرکەوێت وەکو چەند گوڵۆ پێکدانێت و بلاجیکتۆر دەوری خۆی بینێ گڵۆپەکانیش دەوری خۆیانە بین ئەو هەموو ئەستێرە بە ئاسمانەوە کە کاتی ڕۆژ هەڵێت ڕۆژ دەوری خۆی بینی و ئەستێرەکان و مانگیش دەوری خۆیانە بین بۆیە هیچ شتێک بە زیادە دروست نەبوو لە هەرێمەکەی ئێمە پێویست بەوەکە ئەو زەمینەیە خۆشکەین ئەو زەمینەیە دروستکەینەوە کە ئەوانەی کە زۆر بە قووەتن پندێک هەیە لە حەزەکەم باڵا کورتێ بم لە ناو کۆمەڵە باڵا بەرزێکە مەبەستی ئەوەیە حەزەکەم دایمە لە ناو خەڵکی بیرمەند و عاقڵ و دانا و زانا بژیم نەک بە پێچەوانەوە باڵا بەرزێ بم لە ناو کۆمەڵە باڵا کورتێکە مەبەستی ئەوەیە خۆی دایمە زانا بێت لە ناو کۆمەڵی نەزانێکە ئەم جەوە بەداخەوە لە هەرێمەکەی ئێمە تا ڕادەیەک خەڵک بە حاڵە بیرکردنەوەیەک دروست بووە چەند خۆشە هەموو کەسێک قەدری ئەوانە بزانێت کە لە خۆی بەقووەترن نەک بیان شکێنێ بۆ ئەوەی خۆی ببێ ئەمە بەڕاستی هەستەکەی لە ناو حزاب لە ناو بە شێوەیەکی گشتی ئەبینرێ حەسادەتێک هەیە کە زۆر باسی حەسودی ینی بپرسم حەز ناکەی کاک عەبدوڕەحمان یعنی بۆچی خەڵک بەدگومانە بەرامبەر بە یەکتری بۆ سیقە نەماوە متمانە نەماوە ڕازگۆیی زۆر جار ئەوەی کە ڕازگۆ بۆ خۆی زۆر جار غەریبە بێتەوە لە ناو خەڵکە یعنی ئەمانە خۆڕاستە یعنی بەڕێزی لەوانەیە پشت بە کۆمەڵە تێز و تیۆری کتێب و بیرمەندە دەروون ناسەکان نەبەستی بەڵام ئەوەی کە زیاتر لێت ئەبینرێەوە باس ئەکرێتەوە یا باسی ئەەکەیت زیاتر تەجرەبەیە هۆکاری ئەمە چیە ئەگەر ئینسان لە ڕووی هەڵسەنگانی ئەزممویشەوە سەیریکا لە کۆمەڵگای کوردیە ئێمە بەڕاستی ئەگە سێری ڕووداوەکانی هەر خۆشمان بکەینەوەی کە لە ژیانی خۆمان نبووە هەنێ جار بۆن منە قیادە متمانە بە کەسێکەکە ئەم متمانە بوونە بۆن منە بە نوێنەرایەتێکی نێرێ بۆ شوێنێ ئەم ئامانەتی کە لەسەرەتی چۆن بتوانێت بە جوانترین شێوە پەیامەکە بگەێنێ و بە جوانترین شێوە بتوانێت سەرنجی ڕای ئەوان وەرگێ بۆ خۆی و بتوانێت نوێنەرایەتێکی وا بکە سەری جەمعەکەی بەرزکە نەکار بۆ شخصی خۆی بکە ئەمە تا ڕادەیەک زۆر پێویستیمان بەمە هەیە ئەگەرنەوەڵەن جارێک پاشایەک نامەیەکی بۆ پاشایی کە نووسیوە بە کەسێکی جێمەتمانی خۆیان نردێتی زۆر زیرەک بوو پاشا کە سێری هەڵسوکەوتی ئەم پەیامەکەی بردووە سەرسامە بێ پێڵێ باشە خەڵکی مەملەکەتی ئێوە چین وا تۆیان نەکردو بە پاشا فڵان کەسیان کردو بە پاشا ئەوێ ئەم لە خشتە بەرێ لە وەڵامەڵێ قوربانەوە تۆ منە دیوە پاشا و نەدیوە گە پاشا ببینی بە من سەرسام نابی جوابێکی وایە تۆ بیر لەوە نەکاتۆ لە خشتەی بەرێ بەڵام لای ئێمە جەوێک دروستە بێ هەر کەسێک بۆ خۆی تۆزێ خۆی ئەناسێنێ یا ئەناسرێ ئیتر ئەوانی کەی لە بیرەچێ نازانێ ئەمە پێگەی خۆی نییە پێگەی مەدرسەیەکە کە بە تەجروبەی دەیان و سەدان و چەندین ساڵ ئەمە پێگەێنراوە کە پێگەێنراوە ئەبێت تێبگا کە ئەم ئێستا نوێنەرایەتێک و مەسئولێتێکی لەسرە علااقاتێکی وا دروستکە هەموو لایەک سوودی لێببینێ و بیشتوانێ بەڕاستی خزمەتێ بکە ئەم نمونەی خۆی پەخشکا خەڵکی وا بیرکاتەوە ئەچێ بۆ نوێنەرایەتی لەگەڵ ئەحزابێکە بۆن منە چۆن بتوانێت سەرنجی ڕاکێشێ و خاڵی هاوبەش لە بینی هەردوو لا دروستکە علااقاتێ دروستکە یا نوێنەرایەتی وڵاتێکە چۆن وڵاتەکان بەیەک بناسرێ یا نوێنەرایەتی ڕێکخراوێکە چۆن ڕێکخراوەکان خاڵی هاوبەش دروستکە ئێمە بەڕاستی پەکمان لەسەر ئەوە کەوتووە هەر کەسێک لە هەرێمە بە شێوەیەکی گشتی وا ئەزانم فرسەتە مەسئولێتێک هەبێ چۆن ئەو مدەدە بقۆزیتەوە وازانێت دوای ئەوەیتر ناتوانێت خۆی بناسیێنێ ئینسانە محکەمەکان وا بیرەکەنەوە هەمیشە هەموو ڕۆژێک بە ڕۆژێکی تازە زانن هەموو هەناسەیەک بە هەناسێکی تازە زان بۆیە هەتا ژیانیان مابێ بڕوایان وایە ژیان پێویستی بە تەجروبە و کاری ئەمانە بڕوایان وایە بە بیر و بە بۆچینی خۆیان ئەتوانن تاشە بەردی سەختی ژیان هەڵکۆڕنشتی تیا دروستکەن بۆ خزمەتی مرۆڤایەتی ئەوانە بەڕاستی کە کاڵ و کرد بیرەکانەوە لە ژیانە
بە هەلێک وا ئازان فرسەتێکە ئەگەر خۆی نەناسیێنێ دوای فرسەتەکەی لە دەسەچێت ئیتر پێگەی حیزبی بێ حکومی بێ لە ناو خزم و کەسا بێ بەڵام ئێمە دائمە بێ بیر لە دروستکردنی تاکەینەوە چونکە ئەو تاکانە زۆر گرنگن لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێویستیان بە ناردنی وەفدێکە بۆ نوێنەرێکە بووە کە ئاوا لایەنەکرێ فڵان کەس تۆ بڕۆ پێویست نەبوو باینکەن ئەگەر وایان وا بڵێ ئەگەر وایان وا بکە ئەگەر وانە بوو ئاوا بکە هیچ نەبوو بۆ چونکە پێگەیەنرابوون پێشەوەی بکە ببێ بە نوێنەر پێگەیەنرابوو بەڵام لای ئێمە ئێستا لە هەرێمەکە ئێمە بەداخەوە یعنی خەریکە نوێنەرایەتی بە تایبەتی ئەحزاب ذاتی نێتڵی لە مشتایەتی ئەگە بچێ خوایە ئەمە بڵێم سەرکەوتۆ بم ئەگە بێ من بیڵێم بەڕاستی ئاوە نە لێ ذاتی هەیە ناخی خۆی بڵێ نە ئەتوانێت گەڕایە بڵێ ئاواموت یەکسەر بەیانی لەسەر دەرەکرێ ئەم ئەڵێ ئەبێ داوای لێ بنکە ئەم بۆچوونانەکە دروست بووە دەلال لەسەر زعیفی نوێنەرەکانەکە دەلال لەسەرەوە کە ئەبێ هەیمەنەیە دروست بێ ئەم نوێنەرانە ئەم شتە کە بڕیان پێیەتی خەڵخەنە ژێر تەسیری قەناعەتەکانی خۆیان بە بڕوای تۆ کە عەبدوڕەحمان جگە لە نوێنەرەکە ئەمە بەشێکی پەیوەست نییە بەوە کە نەتوانینی بیناکردنێکی مەحکەم وەکو تۆ باسی یعنی خۆیان بۆ خۆیان بینایەکی یا چۆنڵی بوونیەیەکی تحتی باشیان دروست نەکردووە وە متمانە و سیقەیەکی باش نییە هەموو شتەکە لەگەڵ ڕوودا و ڕۆژگار و بە چۆنەڵی بە شێوەیەکی سەرکێڵی ئەڕوا ڕۆژانە تێپەڕێ ئەم نامەحکەمیە نییە بۆ خۆی ئەم بێ متمانەیەش دروست بووە خۆی لە دیوێکیوە ئێمە بێ بزانین تاکەکانی ئێمەوانەی بە تایبەتی لە ئیشان ئەبێت لە کێشە گەورەتر بن ئەنجاتوان کێشە حەلکەن کەسێک خۆی لە کێشە بچووکتر بێت چۆن چاوەڕوانیەوەی لەکەی کێشە بۆ حەلکە ئەمە سەرەکی ترین نقطەیە لەگەڵەوەی شابەڕاستی ئینسانە قیادیەکان چ لە حکومەت چ لە حیزب چ لەوانی تر ئەبێ بتوانن ئەوانەی ژێردەسیان هەم ڕاوێژیان پێ بکەن هەم بیان هەن ژێر تەسیر بەڵام بەداخەوە ئەمڕۆ شتەکان خەریکە زۆر جار عەکسە بێتەوە یعنی کەسێک معقول بیری کردوتەوە دیراسی کردووە پێشوەخت ڕاوێژی کردووە تەڕحێک تەقدیمەکە هەرەوەنە دوو کەس با بە دژۆبێ با دەوروبەر بیانێ ئەو پلانە سەرکەوتو نەبێ لی تێکەن کە لی تێکەن لە جیاتیەوەی بەرگری لە بۆچوونەکەی خۆی بکە بیسەلمێنێ کاکە ئەم مۆزوعە لەبەر ئەم خاڵانە ئێمە مەمان بیر لێ کردوتەوە ئەم خاڵانەگە بکرێ هەموو لایەک ئاوا سوودی لێبا بەو شێوانە لە کاتێکە کە ناگاتە نیوەی تەڕحکردنی پرۆژەکەی خۆی یەکسەر فەشەلی پێێنە کە فەشەل بە ئەمە هات بەوانی کە ئاسانتر فەشەلیان پێ ئەمە وای لەوە کردو ئێمە هەمیشە نەتوانین یعنی قەناعەتێک کە هەمان بێ لەسەری بنیادی بنین نەتوانین بیرکردنەوەیکی دروست بۆ خۆمان پێین نەتوانین ئەو خاڵانەی کە ئەمانەوێ ڕێگای دوور بە بۆچوونەکانمان نزیکێنەوە عین لە یەک تێبگەین ئەمانە بەڕاستی هۆکارێکی سەریکین بە تەسەوەری من پێگەیشتنی تاک لە ناو واقعەکەی ئێمە زۆر پێویستە بەوەی کە فڵان کەس کە کرا بە نوێنەر یەکسەر هەمووی بڵێ ئەلحەمدوللا ئەو قسەی کە ئەیکا قسەی دڵی ئێمەیە چۆن ئەمە دروستکەین یعنی ئەکرێن نوێنەرێک لەم هەرێمان نەبێ بۆ منە بینێرین بۆ شوێنێ بڵێن کاکە وەڵا ئەمە چوو عەفوشم بکەی ئەمە کە نوێنەرمان بوو یەقینمان هەیە سیقەمان پێی هەیە بە هەڵەمانە نابە شتەکانی لەپڕ خۆڕسک نییە یعنی حاڵەتێک بێت دیراسەیەکی کردووە الحاصل مەشورەتێکی لە پشتە چۆن بتوانین سیقە بە نوێنەر دروستکەینە جارێکی ئێمە ئەو ئەزمەمانەیە ئێستا بۆ نمونە بەڵێ نمونەکەش باسکە من ئەمویست بەر لەوەی نمونەکە بڵێ یانی کە تۆڵەی ئێمە ئەتوێ بڵێ ئێمە وەکو موسڵمانی خاوەن پەیامی بڕوادار یاخود ئێمە وەکو کۆمەڵگای مرۆڤایەت یاخود ئێمە وەکو مرۆڤ کە لە کوردستان هەمومان پێکەواژین زۆر باسی هەرێم ئەەکەی چکە ئێمە بەو ماناگشتێکە باسیەکەم جارێکو مسلمان من خۆم شخصی تەسەورێکم هەیە هەڵەی خەڵکیش بەهی بەوە زامێمە لێ بەرپرسبین بۆ چۆن نەمانتوانیەوە ئەووا لێ بکەینەوە هەڵانە نەکە چۆن ئێمە و بیرۆکانەمان بۆ دروست بێ بۆ نمونە پێغەمبەری خوا سەڵ سەم لە کاتێکا کە بیت دروستەکرایەوە کۆمەڵە هۆزێک هەرێکی و حەزێک کرد ئەو شەرەفە بۆ ئەو بێ بەردەڕەشەکە بخاتە شوێنی خۆی ئالۆزیە دروست بوو پێ سەسەم خاڵێکی مشتەرێکی دروست کرد ئاباکەی خۆی دانا بەردەکەی لەسەردانا هەریکی سوچێکیان هەڵگرت بەرزیان کردەوە بە هەمویانەوە بەردەکەیان دانا
تۆ ئەمە خاڵی ئەمە خاڵێکە کە دروستی ئەەکەی تۆ بەرپرسی لە ڕێخستنی ئەوان ئەمە لە بیری هەر کەسێکا ببێ بزانێ بۆ نمونە دوو لایەن کێشیان هەیە لە کاتێکا تۆ بەرپرسی قسەیەکە پێ ئەتوانی ئەو کێشە حەکەم بکەیتەوە ئەتوانی ئەو مشکیلانە بچووکەیتەوە ئەتوانی عاقاری قەزەکە لە خراپەوە بۆ چاکبەری بەڵام کە قسە ناکەی مەسئولیەتی لەسرە ئەم مەسئولیەتە ئیکێ ئەوانەی بڕایان ببینی خۆیان و خواهەیە هەنە کەسە بڕای نییە و کێشەیەکی کێ بەڵام ئێمەی مسلمان لە ساحەکە ئەبێ بەرپرسیار بین بەوەی کە پەروەردەیەکی دروست لە دەیەکانی پێشوە لە ناو کۆمەلگای ئێمە هەبووە کۆمەلگە لە ئاسی خێزانە لە ئاستی عشرەتەکانە لە نێوخۆی شارەکانە لە علااقاتی ئیجتیماعیە لە شێوەیەکی زۆر جوان ئەم علااقاتە بۆ خەریکە درزیتی ئەەکەوێ کاڵە بێتەوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی پەروەردەیە تەسیراتی پەروەردەکە نەبوو لەسەر کۆمەلگە کۆمەڵی کێشە بۆ ئێمە دروست بوو نێسە ئەی کێ بەرپرسە لەمە هەرەبێ ئێمە خۆمان بەرپرسکەین بۆ ئەبێ بچین لەگەڵ مهندسێکە کە پەروەردە کراوە بینی خۆی خوا خیانەت نەکات لە ڕێگەوبانێک کە قیریەکە مهندسێکە هی ئاوە خیانەت نەکات لە تۆڕی ئاو و شەبکاتی ئاو کە دروستێکە ئەوەی لە کارەبایە ئەوەی لە تربیە مناڵێک پەروەردەیەکە ئەوەی دکتۆرە لە عیلاج پێدانی نەخۆشێک لە عملیاتێک ئەمانە هەمویان ئێمە بێ خۆمان بەوە بزانین مەسئولین لەسەری کە هاتی نەسەر ئەو مۆزوعە دەسەڵات لە کێ دروسە بێ لەو خەڵکانە دروسە بێ کە ئێمە پێگەیەکمان بۆ دروستکردن و بردومان دەسەڵات بۆیە ئێمە ئێستا لە هەرێمەکەین هەرێمەکە بە شێوەیەکی گشتی مسلمانان تیا زۆرینەی زۆرینەن و دەستور سەرچاوەیەکەمی یاسادانان شریعەتی ئیسلامە و هیچ یاسایەک دەرناچێ پێشتەوانی نەسێکی شریعەتی ئیسلام بێ یعنی ئەم مۆزوعانە بەڕاستی کارێک لەوەکە مەسئولیەتی خەڵکی ئیسلامی زۆرتر بێ لە مۆزوعانە هەنێک خەڵک کە بەرنامەی پێ نییە تۆ بە شێوەیەک مناقەشەی لەگەڵاکەی بەرنامە جوانەکەی خۆت کە ببێ بە بەرنامەی ئەویش ئێمە نقطەکە ئەوەیە کە ئێمە خاڵەکەمان سەرکەوێ نەک ئەوەی کە بەڕاستی ناومان ببرێ وڵا بێ ناومان ببرێ ئەنجا قەزەکە بکەین ئێمە زۆر جار حساسەتەکەمان بەو شێوە بۆ دروستە بێ حەقێکمان لایە حساسێتی دروست بووە لەبەرەوەی مقابلەکە بەی ئێمە زین لە ئێمەی وەرناگری چۆن ئەمە بڕەوێنینەوە منیش ویستم لەسەر ئەو جیاکاری ینی جەناب و زیاتر ڕوونکردنەوە بەی یعنی چۆن پەیامی ئینسانی بڕوادار لەناو ئەو هەموو تەپوتۆز و ئاڵۆزیا پەیامێکی جیاواز بێ ئێستا کە زۆر جار سەیری تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەکەی سەیری بەشێک لە میدیاکانەکەی سەیری مەحفەلە گشتیەکان و کۆڕ و کۆبوونەوەکانەکەی یعنی وای لێ هاتووە هەم خەریکە هەمووی یەک ڕنگ و یەک فۆڕم وەرەگرێت یعنی چۆن ئەو پەیامە هەمیشە درەوشاوە بێ وەکو تۆ بۆ من نمونەی سەردەمی بەردەکەی کەعبەت پێغەمبەر صلی الله علیه و سلم باس کرد لەو سەردەما ئەو هات ناکۆکی هۆزەکانی هەموو پێکەوە کۆکردەوە خاڵی هاوبەشی دروست کرد های چۆن ئەم پەیامە جیا بکرێتەوە لەوانی تر بۆ ئەوی ئەمە بێ بە نموزەجێکی جوان ئەوانش چاوی لێ بکە ئەوە گرنگە ئێمە گرنگە یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دوای دابەزینی نیگا و لە دوای پرۆسەیەکی گەورەی کاری ئیسلامی ئیمامی عومەری بینی پارچە تەوراتێکی بەدەستەوە بوو گلەیی لێ کرد یعنی وەرەقەیەک بۆ چونکە ئەم دینەی کە بەم گەیوە متەکامیلە شریعەتێکی گەورەیە بێنیازە لە هەموو شتێک بۆ هەموو مرۆڤایەتیە ڕەحمەتە بۆ عالەم بە شێوەیەکی گشتی ئێمە چۆن بین ئەم فکرانەی کە پێمانە وەکو سەیدەلەیەکی گەورە سەریکەین هەر کێشەیەک کە بێ ئێمە عیلاجێکمان پێ لە کاتی خۆیان تەقدیمیکەین ئیمامی شافعی هەموو جارێک تەکی لەسەرەوە نمونە زۆر بەلام نەگرنگە ئەفەرمێ ئەگەر دەردێ هەبێ و دەرمانێ هەبێ هەتا دەرمانەکە نەی لە دەردەکە چارەسەرە بێ شتەکە لە دوور هەرگیز چارەسەر نابێ ئێمە چۆن ئێستا بۆ نمونە لە ناو خۆمانە کادیرێکی حیزبی پەیامێکی جوانی پێ چۆن بگاتە قیادەکەی بۆ نمونە ئەندامێک کە فکرێکی پێ چۆن بیگەێنێتە پەرلەمانێک و فراکسیۆنێک بیکاتە ڕایەکی گشتی چۆن عقلێ دروستکەین هەموو فراکسیۆنەکان لە چەند دەرگایەکە وەستن ناو پەرلەمان بەڵام ئەمانەیە پەرلەمان بە هەمویانەوە یەک عقل بن بۆ یاسادانان چونکە یاسای بەڕێوەبردنی ئوموری خەڵکە علاقەی بەوە نییە دین بۆ خەڵک دیاریکە چۆن ئێمە لەو تەرزە فکری فراوانە بیر لەوە بکەینەوە ئەم کێشانە بەڕاستی وا لەوە بکەین بیرکردنەوەیەکی دروست کە دروست بوو
سوودمەند یەکەم دەسەڵاتە ئەوانەی کە یەکەمن لە ناو ئیشەکە بۆ چونکە مؤسسەکە بە مؤسسەیەکی دامەزراوەی کاریگەر ئەڕوا بەڕێوە ئەو وەختە هەموو لایەک لی سوودمەند دەبین ئێمە چۆن بتوانین ژینگەیە دروست بکەین هەر خەڵکێک لە ماڵی خۆی هەناسەیەکی هەڵمژی هەوایەکی پاک هەڵمژێ بەڵام ئەگەر هەواکە پیس بوو هەمووی هەوای پیس هەڵمژێ باش کە عەبدوڕەحمان بە بڕوای تۆ لە ناو ئەو دۆخێکی ئێستا لە هەرێمی کوردستان دۆخێکی بێمتمانەیی دروست بوو ئێمە وتمان دوور لە سیاسەتی یانی سیاسیەکان کارێکیان کردووە متمانە کەمەوەی حەقیش بڵێ بووکو پێویست گوێی لێ ناگیرێ چۆن تروسکاییە لە ناو ئەو هەموو بێ هیوایەدا دروستەکرێ بە بڕوای تۆ ئینسان ئەمە لە تاکەوە دەست پێ ئەکا یا ئەبێ ڕاستەو خۆ بچێ بۆ ئاسی دەستە جەمع و کۆمەڵێکی گەورە و بۆی فراوان بێ و بەرەو سەرەوەی بەرێ ئەم متمانەیە جایەکتر بگێڕێتەوە ئێستا ئەوەی لە کوردستان هەیە ئەگەر لە ڕووی عەقلی و لە ڕووی فکریەوە لێی بڕوانین تەنها قەزەکە بێمتمانەییە چۆن دروستەکرێتەوە دروستکە مەسلەیەکێ هەڵێ ینی دوورترین ڕێگا لە هەنگاوێکەوە دەست پێەکە یا هەموو تاریکی شەو ناتوانێت ڕووناکی بۆمێک ونکە ئینسان نابێ بێهیوا بێ ئەوانە گرنگن ئەوانە مهمن کە بتوانن لە ناو بێهیوایی یا هیوایە دروستکەن ئەگەر نا حاڵەت ئاسایی و نۆرمەڵ بێ دەوری ئینسانی چاکساس چییە؟ یعنی ئەو دەربڕینە نوقسانە کە باسی بێهیواییەکرێت یعنی نقصانی لە بێهیوایی لە چیایە؟ بێهیوایی لەوای ئێمە نەمانتوانیوە لە یەکتری بگەین کە نەمانتوانیەوە لە یەکتری بگەین ئەو وەختە هەموو ڕۆژێ مناقەشەمانە ئێستا بۆ نمونە من ناوم عەبدوڕەحمانە جەناب ناوم مامۆستا ئارامە ئەمە خاڵێکە من و تۆ بۆمە یەکتریە ناسینەوە ناکرێ من هەر ڕۆژێ ناوێ لە تۆ بنێم ئەبێت تۆم ناسی بێ هەر کە باسی تۆکرا دەموچاوی تۆیەتە بەرچاوی من ئێمە لە ڕێی پەیڕۆ پرۆگرامی ئەحزابەوە بێ حیزبەکان یەکتری بناسن ئەبێ بزانین پلانی یەکتری بزان چی ئەکا چی ناکا لەم چوارچێوە ئەمە ناسینی تۆیە بۆ دیدی تۆیە بۆ هەر حیزبێک لەم حیزبانە لە هەرێمی کوردستانە هەیە بە هەمان شێ ئەویش تۆوە ناسێ لەم ناسینانە هەمووی ئیشەکە چۆن بتوانین ئەو نقطەی کە پێوترێ مشتەرەک خاڵی هاوبەش دروستکەین لەم مۆزوعانە بۆ نمونە بەڵام شتەکان تێکچوون ئێستا بۆ نمونە حیزبەکان لە هەرێمی کوردستانە مۆڵەتی یاساییان وەرگرتووە ئیجازەیان هەیە بەشداری لە هەڵبژار ناکەن خاڵی هاوبەشی هەمومانە ڕازین بە نەتیجەی هەڵبژاردنەکان ئەیانەوێ بە شێوەیەکی شەفاف و بە شێوەیەک تەزویر وشتیتیانە بێ وەلحاصل ئینتیخاباتێکی پاک دروست بێ بۆن دوای ڕازی بن بە نەتیجەیەکی حکومەت دروستە بێ پەرلەمانی ژنەکانی دروستەکە چاودێریەکرێت چیەکرێ ئەمانە کۆمەڵی خاڵن لە سەرەتا هەمومان لەسەری ڕێکەوتوین بەڵام لە نیوەی ڕێ هەمتر لێمان تێکەچنەوە پێویستی بەوە هەیەکانەیە خەڵک دائیمە یەکتری و بیر یەکتری بینەوە کاکە ئێمە لەم نقطانە ئێمە متفقین لەسەری ئالەمانە ئێمە کێشوانێت دیسانەوە ڕاتەوە سەر بێ متمانەیەکە ئەخ بێ بۆ لە نیوەی ڕێگامەمان بیرەچێتەوە ئێمە بەشێکی ئێمە خولمان دروست نەکردو بۆ پێگەیانی ئەو کادیرانەی کە ئەسنەوە مۆزوعانەوە بۆ نمونە بە تەسەوری من چەند جاری شوتومە پێویستەکە هەر ئەندام پەرلەمانێ بۆ نمونە باسی پەرلەمان بکەین فۆرمێک هەبێ کۆمیسیۆن دروستی کال 20 مەرجی لەسەر بێ ئەبێ هەموو کاندیدێک دەرچێ و دەرنەچێت لە هەموو حیزبەکانە کە مافی ئەوەی هەیە بچێتە پرۆسی هەڵبژاردنەکە ئەو فۆرمە ئیمزاکە کە ئیمزای کرد لەسەر ئەم خاڵانە متفقە کە ئەوانەی لێ دەرەچن لە حیزبەکان ئەسنە پەرلەمان لەسەر ئەو 20 خاڵە ئەساسێ جارە مناقشەیان نیە بەڵام ئێمە ئەم هەرێمە ئەمەی نییە هەر کەسێ بە دیدی خۆی چێتە ناو مۆزوعەکە خاڵێکی سوور لە بینی ئەم تاکانە نییە کە پیانەتی ئەندام پەرلەمان چۆن ئێمە بتوانینەوە دروستی ئەم متمانەمە بەشێکی تری بەڕاستی نایشارینەوە دەستی دەرەکی تەسیراتی سلبی لەسەر ئێمە هەیە یعنی بە شێوەیەک وازانین حەکیمە بەڵام یعنی خەنجەری کاریگەری داوە لە شاردەماری ژیانی ئێمە هەتا ئێستا هەر پێمانەوە دیارەوە بەخۆمان نازانین من لە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەیەکی ڕسمی ئارباسم کە جەماعەتەمەیان نەزانن وتم ئەم بۆسەی کە بۆ ئێمە دروست بووە لە هەرێمی کوردستانە وەکو ئەم نمونە وایە نمونەیەکە بۆ جەماعەت جێڕایوتم لە کاتی مەلیکە سەربازێک کێشەیەکی دروست کردو بۆ مەلیک زۆر بێتاقەت بوو
ڕاوێژکارێکی ئینگلیزیە بوو و قوربان بۆ بێتاقەتی کێشەکە چیە بۆت حەلکەوتی وازم نەوێت کێشەکە زۆر ئاڵۆز پێی وتبووی ئەنجا من پێشنیار بووەکەم وتی سیقەم بە عەقڵە هەیە چی بکەم وتی 6 مانگ پلەی بەس کرد 6 مانگ ئێوتی عقوبە یا پاداشتە وتی تۆ بەگوێ من کە 6 مانگ پلەی بەس کرد وتی ئیسە چی بکەمەوە شەشەکە تەواو بوو دڵم تەقی وتی 6 مانگی کە بەرزی کەرەوە ئیمکانیات بڕژە بەسەریا وەلحاصڵ دەسەڵاتی پێ بدە بوو بە ساڵ وتی ئیسە چی بکەم وتی ئیسە فەسڵیک وتی فەرقی چی بوو لە بیدایەت لەگەڵ ئێستا وتی بیدایەت ئەیتوانی هەموو ئیشێ بکە بەڵام ئێستا ژیانی لێ تێگاوە کە فەسڵێکی هەموو ڕۆژێکی مردنێک ئێمە و ئیمکانیاتە زۆرەی بیدایەت ڕشتیان بەسەر هەرێمە بەو شێوە فراوانە لەپڕ گرتیانەوە هەم عێراق و هەم هەرێم بەرەو ئەوە ئەچێ ئێمەیان قسە ناو قەزەیەکی گەورە بەس ئەمە کێ لەم پەیامانە تێبگا هەمومان بەڕاستی پێویستە کات دیدگای ئێمە بزانین ئەوانەی لە دوورەوە بە ناوی دۆستایەتی و ئیشمان لەگەڵاکەن ئەمە دۆستایەتیە بۆمان ئێمە کۆمەڵی کێشە و جەوێکمان بۆ دروست بووە متمانەی کە باسێکین ئێستا بۆ نمونە ئێمە هەرێمێکی کوردستانین لەلایەکە ئێمە ڕۆژگارێ معارەزەی ڕژەمی بەعز بووین هەلێک و دەرفەتێک خۆی گەورە دروستی کرد ڕژێم سەرکێشی کرد لەگەڵ کۆیت و کۆمەڵی مەشاکیل و ئەمانە وەلحاصڵ لێدانێکی کۆمەلگای نێودەوڵەتی کە لێیاندا ئێمە سوودێکمان لێبینی ئینتیفازەمان کردووە و وجودێکمان بۆ دروست بووە بەڵام لە کاتێکا ئێستا معارەزەی ئێرانی معارەزەی تورکی لە ناو هەرێمی کوردستانان چۆن قەنەعەتیان بۆ دروستکەین کاکە ئێمە قۆناغانەی ئێوەمان بڕیوە ئەم جوانە بە ئەم جەوە لە ئێمە تێک دەچێت چۆن دانوستانی لەگەڵ کە زاتیەوەی نێوازانین لە سەرێکەوێت لەگە معارەزەی ئێرانیا دانیشەیە تێ دروستەکەی کاکە چی بکەین لەگە معارەزی تورکیا دانیشی کاکە چی بکەین ئەم متمانە چۆن گەڕینەوە بۆ هەنێ خەڵک ئەمە بە مەسئولیەتی خۆی بزانێ بە سیاسی نەکرێ وانەزای ئەمە بۆ ئەچێتە باخەڵی حیزب یا حیزبێکیکە ئێمە چۆن بتوانین ئەم ڕێیانە دروستکەین چۆن بتوانین ئەمریکا هاتو عێراقی ئیتر کاول کردووە ڕزگار کردووە وەلحاصڵ داگیر کرد چی بکەین لە مۆزعە ئایا ئەمریکا بۆ هەموو تەقینەوە وەزعشتە بەرامبەری ئەوەی کە ڕژەم ڕۆخا ئەمریکا کە هاتی ئەمە کردو لە مقابلی ئەمە چیت ئێوە بۆ بکەین ڕێکەوی لەگەڵ یا باشە یا وڵات ئاوای لێ هات ئێمە ئەم نقطانە لە ناخی هەموو کەسێکا هەیە بە زاتی نییە بیڵێ وازان لەسەر یەکەوێ لە کاتێکە پێویستیشە بیڵی پێویستیشە بیڵی لەو کێشانەی کە بۆ مووسڵ و بۆ منتیقەکان دروست بوو ئەگە خەڵکی عەبقەری منتیقەکە دروست ببوایە ئەو کێشە و ماڵکاولی ئەوان بۆ دروستە بوو ئێستا تقریبان چوویت تا ڕادێک چوویتە ئاستێکی سەرەوە پێدوانیە یعنی ئەتەوێ بڵێ ئەمە لە ئەساسەکەەوە سەرچاوی گرتووە هێواشەوەش بە پێشەوانەی هەرەمەکەەوە بەرەو سەرەوە چوە و گەیشتووە ئابەوەی کە ئێستا باش ئێمە بە تاکی دەڵێت دەریا بە قەترە دروست بووە ینی شتێک نییە ئەمە کە لێوان لێ بووە و لێ ئەڕژێ هەمووی پڕ بووە یعنی ئێمە بێ بەڕاستی ئەمانە لە سەرەتاوە کۆی جەناو باسێکی ئێمە ڕێگای بەختەوەری خۆمان هەمومانی زانین بەڵام پێچەوانەی و بەختەوەری هەنگاوانین ئێمە زین نەزیفەکە لەکوایە پەنجا خەینە سەر شتێکی کە گلێنەی چاو کە چەنێ بچووکە یعنی تەڵخمان کردو شتێکمان قسە سەر گلێنی چامان شتەکانی کە نابینین یعنی ئێمە پێویست بەوەکە بەڕاستی لە ناو بیرێکی قوڵەوە هەتا سری ئاسمانکەی بیرەکە هەر دەمی بیرەکە هەر بچووکە چۆن بینە سەر و سەرێکی دنیایکی فراوانترە ئێمە کەمانەیە نوێنەرایەتێکی جوان لە ساحەیەکا بکەین بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر دیدگایەکی فراوانی هەبوو ئەوانەی نیاریشی بوون وردە هاتنە بەرەکەی خۆی باش تۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک وتارێک شنووسیەوە بە تایبەتی لەو کاتێک کە ڕابەری تەریقەتی قادری شێخ محەممەد کەس نەزانی کۆچی دوایی کرد لەو کاتە هەڵاو ناکۆچیەک لە ناو تۆڕی کۆمەڵایەت لە ناو خەڵکو لە میدیاکان و خەریک بوو سەر بکێشێ بۆ ئەوەی لە ناو چۆنەڵی بۆ تەونی کۆمەلگاژ ینی لە هەندێک ڕۆتێک بە ناکۆچیەکی دروست کرد و دەنگ بەرزکردنەوەیەک هەبوو بەڵام شتێکت کرد باسی ئەوەت کرد کە پێویستە ئیحساسی ئەوانە ڕابیگیرێ جا ئەم نمونەیەم بۆ ئەوەیە نایەوە ئایا بۆ خۆی بەشێکی کێشەکانی ئێمە بەشێکی تریان پەیوەندی بۆ نیە کە هەست و شعور و ئیحساسی یەکتریش برینارەکەین بۆ خۆی ئەمە سەرە کێشە بۆ ئەو جیاوازی و ناکۆکیە گەورانەی کە ئێستا باست کرد لە ئاستی سەرەوەشە تەفەهوم ناکرێ و دەرگ ناکرێ یاخود پەردەیەکی لێڵین بەسەر چاوی خۆمانە بە تاکید ئێمە خوێنەوەی واقعمان هەبێ
ئەم خوێندنەوە بۆ ئێمە زۆر دروستە بۆی خەڵکی ئێمە بە جوانی بیرکاتەوە بە جوانی لە شتەکان تێبگا ئێستا ئێمە وەکو مسلمانانی کوردستان من ئەمە قسەیەکە بە داتا و بە معلومات ئەمە لە چاو هەموو مسلمانانی عالەمی ئیسلامیە باشترین پێکەوەژیان لە ناو کوردستانی ئێمە لە ناو مسلمانانە بەعام هەیە ئەم بیرکردنەوەیەکی دروستە سەرباری ئەوەی کە ڕاجاییمان هەیە لە کۆمەڵێشتا چەند مەدرسە هەیە لە واقعەکە ئێمە ئەگەر دانمان نابەوەی ئەم مسلمانان لە کوردستانە خاوەنی چەند مەدرسەیەکن سۆفیتایە سەلەفیتایە ئیخوانیتایە وەلحاصل نووریتایە کۆمەڵە حرەکاتی جیهادی تیا بۆ کۆمەڵە خەڵکیکەی تایە ئەمانە مەدرسەن ناکرێتەوە بە بەسیط سێری شەخصێ بکەی کە هاتی دانوستان و گفتوگۆ بکەی بۆی لێک تێبگەی کاتێکی پێویستە کاتەکە لەبار بێ ناکرێت لە کاتی تەعزیاتۆ پەیام بی ئەکێ لە جوێیەکی لەبارە ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن يعني شلون ئێمە بەڕاستی خۆمان و خۆشمان ئەو بابەتە بکەین لەگەڵ ئەوەی فراوانی کەین بۆ سەری خۆشمان بۆ هەموو لایەک ئێمە بەڕاستی پێویستیمان بەوە هەیە ئەو دیدگا جوانە علاقاتێکی وا دروستکەین لە نێو ئەوەی لە هەر شوێنەکە پێویستیان بە وجودی تۆ هەبێ پێویستیان بە تەرحی تۆ هەبێ یعنی معقولە پێغەمبەر سەڵسەڵام پێش پێغەمبەرایەتیشی بە پیاوێکی ئەمین و ڕازگۆ ئەناسرا ئامانەتی خەڵکی لا بۆکو بانقێک وا بوو بۆ چونکە من بوو بە پێناسەیەک بووی ناکرێ بڵێن کەسێک یعنی هەموو مکەسەراتێکی هەبێ و چاوەڕوانیشتی ئیجابی لێ بکەی ئێمە چۆن وابیت یعنی لە هەموو شوێنێکا وا بژیت بۆشایەک هەبێ بە خۆت پڕکرێتەوە فقط بە خۆت بۆ چونکە هەستکەی وجودی تۆ لەو شوێنە ضرورە ئەو وەختە پەیامی تۆ لەو شوێنە بەڕاستی کە تەقدیمەکەی زمینەیەک و خۆش کردو پەیامەکە و لێوەرەگیرێ بەڵام ئێمە پێویستیمان بەو متمانە هەیە کە شتێک کە بۆ کەسێ تەرحەکەی قاچی نابڕیتەوە دڵسۆزانە بۆی تەرحەکەی بانیێشتەکەی بۆ شتێکی ئیجابی هەستەکەی دڵسۆزانەی چۆن وەکو ئاوێنەیەک سیرکەین ئەو کە لە توا خۆی بینێتەوە هەستکە ئەو نسحەتانەی کە تۆ ئەیکەی وەڵاو مەحتاجە بەوانە ئێمە بەڕاستی هەستەکەین شەو ڕق دروستەکەین گوێن ئەین بەیانیەمانە کۆبوونەیەکی سەلیم دروست بێت ئەوە بەڕاستی بە عەقڵی منە هیچ مانایەکی نییە بۆ سەرکەوتن ئەبێ ئینسان زەمینە دروستکە بۆ ئەوەی بتوانین لەو ئامانجە بدەیت کە نەخشە بۆ ئەمە کۆ بکەمەوە قسانەی تۆ لەناو کەوانەیەکە ناوی بێم دانایی یاخود حیکمەت ئێمە بە هەموو شێوەیەک خی گەورە کە ئینسانی دروست کردووە یعنی عقلی پێداوە عقل پێش ئەوەی یەکەم مەرجی مسلمان بوون عقلە ئینسان عاقڵ نەبێ مسلمان نابێ یعنی بڕۆ لە مەرجەکانی مسلمان بوون یەکەم نقطەی عقلە ئێم عقلیش سەرچاوە لە دانایی گرێ خی گەور عقلی لەسرە دانا ئەڕوانێ بەسەر هەموو جەستەکە یعنی ئەم حاڵەتە بەڕاستی پێویستی بەوە هەیە ئێمە بزانین ئەم عقلە چۆن سوودی لێ ببینین چۆن سوود لەوە بینین پامێک بێ بۆ بینی خۆمان وخوا شکرانە بژێری ئەو هەموو نیعمەتانە بکەین کە پێیاوین ئەو پەیامە جوانەی کە بۆی نردوین کە سوودی بۆ خەڵکەیە سوودی بۆ ئەوەی شەیە کە خوای گەورە ناناسێ ئاخە خوای گەورە کە ڕەحمەتە بارانی بۆ هەموویەتی هاوای بۆ هەموویەتی ژیان بۆ هەموویەتی یعنی نەهاتوە لە ژیانە محاسبەی کەسێک لەسەرەوە نەکراوە مسلمان نەبێ چۆن ئێمە پەیامانە تەقدیم بکەین تۆ ئەزمونێکت هەیە سەر و ڕیشت لەناو ئەزمونە سپی کردووە ئەزمموی سیاسی ئەزمموی سەربازی ئەزمموی بەڕێوەبردن لە ناو حکوومەت و کارکردن لە ناو هێزە سیاسیەکانە بە تایبەتی لە ناو ئیسلامیەکانە یعنی وەک هەمیشە لە ناو سیاست و بەڕێوەبردنە جۆرە لە قەسوەت و دڵڕەقی هەیە ئەمانەی کە باسی ئەەکەیت لە ئەزمونەوەی لە ناو ئەو ئەزمونانە گەیشتووی بۆی کە ئێمە هەموو نەقس و کەم و کورتیەکانمان لە کۆمەڵەیە جومگەی بنەڕەتیایە یاخود ئەمە دوای ناومێت بوونە لە سیاست و لە بەڕێوەبردن و لە دنیابی نییە کە بێ گۆڕانکاری دروستکە لە باشووری کوردستان یا لە هەرێمی کوردستان من هیچ شتێک بەلای من و مستەحیل نییە هەر شتێک بتەوێت نەخشەی بۆ ڕاکێشی خەڵکی بۆ بانگێشکەی بتانی بە هەنگاوێکی حەکیمانە بۆی بڕێ سەرکەوتووە بی تونترین هێز لە ناو ساحەی کوردستانە چ لە بەرێ ئەلمانی بێ چ لە بەری ئیسلامی بێ
لە ناو شەڕی خوێناویە دوای فەزلی خوا گەورە من حیوارم دروست کردو توانیم و بە یەکۆ داهێنیشی ئەمە لای پەیامی کاتی سیاستکردنی لە کاتی سیاستگە ئێستا ئەمریکا بۆن مناڵێن لەگەڵ تالیبانی کێوکێ دانیشێ تەجروبەی نزیکەی 20 ساڵ پێشی ئەوە ئێمە کردومانە لە هەرێمی کوردستانە ئەمانە شتێک نین خەیاڵ بن ئەمانە شتێکن واقعەن مێژوە تۆماری کردووە لەبەرەوە پشت مستەحیل نییە ئێستا ئەم جەوەی کە دروست بووە مۆزوعی موچە و مۆزوعی ئەوانە بیانی ئیرادەیەک هەبێ ئێمە ئیشی لەسەرکەین واللهی بە کام تکە ئاوەی کە نەرمە شاخکوونەکە کام بای بەهێزە ناتوانێت نەرمی یاک بشکێنێ یعنی چۆن ئێمە بتوانین چۆن بتوانین ئەو پەیامانە بگەین ئەو زمانە کامەیە کە ئەغیابیە لە ساتە وەختی گفتوگۆدا تۆ ئەڵەی بۆ منە لە ساتە وەختی زۆر توندا من توانیومە تونترین هێزە نەیارەکانی بە یەکتر بەرامبەر بە یەکتر بە یەک بگەێنم ئێوە زمانە کامە بووە غیابی هەبووە کە ئەو کاتە پێویست بۆ باسی ئێسش بە هەماشێ ئێستا ئەو زمانە زمانی خوێندنەوەی کابرا نەیخوێیتەوە بتێ گوێ لێ بگرێمە و جوودی نییە هەر کەسێک بۆن منە من لە حیزبەکەی خۆما حیزبێک بێ نەخوێنێتەوە چۆن گوێی لێ ڕاگری لە ناو حیزبەکەی خۆتا کادیرێ نەخوێنیتەوە چۆن گوێ لێ ڕاگری لە ناو ماڵێکا خێزانێکە باوکێک مناڵی خۆی نەخوێنێتەوە چۆن گوێ ڕایەڵیەکە خوێندنەوە ونبووی هەمومانە بە یەکتری بخوێنەوە کە یەکتری خوێندەوە ئەوەکتر لێک تێگەی بەڵام ئێستا جیاوازی ئەوەی جەنابتەی فەرمووی لەگەڵ ئەو واقعی کە ئێستا بۆی دروست بووە تەسەورێ دروست بووە بۆن منە لایەنێ هەرچی بڵێ لایەنێ ترەڵێ نا هەر وێنەکەی ئەڵێ من ئیشی خۆمەکەم تۆش نای خۆ بکە ئەم دوانە چەند دوورن لە یەک چۆن ئاوا میلەتەکەی وەکو بڵێ بووە بە دوو بەردەست هاڕێکە میلەتەکەمی هاڕاوە لەسەر ئەو بۆچ بەڵام ئەگەر بەو شێوەکەی کە بێ ئەم تەرحەیەەکە ئەو تەرحەکەی کە محکەمکاری بووەکە دەوڵەمەنێکە و چاکێکە ئێمە بتوانین ئەو تەرحانە بەڕازی وڵات چاکە وڵا و قسەی تۆ بۆن منم بەهێزە وڵا بۆ تەکمیلەکەی تۆ من ئەو شەمەی با ئاوە تاویکەین ئەبێتە خزمەتی ئەمە ون بووە هەر کەسێ تەرحەیەەکە ئەگەر چاکیش بێ سە بۆ نمونە تەلەڤیزۆنی لایەنێکە بینی چالاکی کادیری لایەنێکی کە بڵاو کاتۆ بۆ نمونەیانی حیزبێکە بینی بێت بە باڵای حیزبێکا هەڵبا بۆ لەبەر ئەوە هەر کەسێکی خۆی ئەمە نابێ وابێ ئەگەر ئێمە دروست بیرکەینەوە ئەگەر ینی پێ سەسەم شەیتان قسەیەکی کردووە پێ سەسەم فەرمی ئەو درۆزنە ڕاستەکە یعنی لەو قسە ڕاستەکە دیلایمە ئەمەش نییە یعنی جوانترین شت بەهێزترین شت بۆن من تەرحیکەم لەبەرەوەی لە حیزبیکانیم ڕەفزەکری یایەکی کە لە فراکسیۆنی کە تەرحەیەەکە بڵێن ئەو تەرحە و کردی من ویستم بیکەم ئەوە ئێمە تەییدەکەی ئەمە ونە ئەبێ ئەمە بگەڕێن بە دوام حەلا ئەمەش نقطەی زوعف نییە نقطەی قووەتە یعنی ڕێگای دوورمان وەکو باسم کرد بۆ نزیکە بێتەوە بەڵێ من ئەمەوەی بەرنامەکەم زۆری نەماوە بەڵام هەر ویستم یعنی تاکید لەوە بکەینەوە کە ئەوەی کە ئێستا لە کوردستانە پێویستە لە ڕووی داناییەوە لە ڕووی بەکارهێنانی مرونەت و نەرمونیانیەوە چ بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە چ لە ئاستی ئەحزاب و سیاست شاوەی کە تۆ تەجربەیەکتێ یعنی پێویستە ئەم قۆناغا چی بکرێ وەکو ئەو دەرمانەی کەوتت پێویستە بخرێتە سەر دەردەکە تاوەکو بزانین چارەسەری ئەکایانە ئایا هەموو ئەمانەی باست کرد دەردەکانمانە ئێمەی گەیاندۆ بەم قۆناغ و بەم سەردەمەی کە گونجاو بێ بیڵێم زۆر خەڵک ڕای وایە سەردەمی ناومێدی و بێهیوابوونە لە زۆر شتا ئەوەی کە بە ئەندازەی خۆی تێگەشت و واتیەیە من پێم وایە یعنی خی گەورە کە شاخی دروست کردو بەشێکی بە دەروی دوو بەشی لە زەویایە درەخت کە ئیبینی تا بەرز بێ پەلوپۆکەی بەناو ئەرزا ڕۆچووە سیاستکردنیش بەو نمونە لە هەرێمی کوردستانە شتێک نەماوە پێی وترێ نهێنی ئەمە فەشەلە لە هەر وڵاتێکی دنیا ئەوەی کە لێ ئەبیسی شتێکی ئەعلامیە ئەوەی کە لە ژێروی کەس پێی نازانێ کۆبوونەوە نییە لە ناو ئەحزاب و لە ناو حکوومەت و لە ناو پەرلەمانە مناڵی ساوا خەریکەمووی ئیزانێ ئەمە نقطەی قووەتی ئەمە نییە من نقطەی زۆفی ئەمە نهێنی نەماوە پێویستەکە کۆمەڵێک حیوار دروست بکرێت لە بینی ئەحزاب متمانەیە دروست بکرێت بە دوور لە چاوی کامێرا بەڕاستی بتوانن ئەو برینە
بۆ نمونە ساڕێژکەن بە شێوەیەکی ئیجابی و بتوانم متمانەیە دروستکەن. ئێستا بۆ منە سەرکردەی حیزبێک سەردانی سەرکردەی حیزبێ بکە ئەیکەن بە هەڵا. ئێمە حاڵەتێکی تەبیعیە، بۆچی ئەمە بکرێ بە هەڵا؟ تەواو شکست تەنازول کەوتن. یعنی ئەمە خەلەلە خەلەل چۆن ئەمانە ڕاستکێنەوە کەمانەمان ڕاست کردەوە. ئەو وەختە کۆمەڵێک بڕیارە دێ هەر حیزبێ بڕای بە قیادەکەی خۆی هەیە، قیادەکانیش بڕایان بەو ئیتیفاقە هەبێ لە بین یەکایکەن میلەت هەموو ئیسراحەتەکە. بەڵام ئێمە ئەمڕۆ بەڕاستی ئەومان لە دەستداوە. ئەو هیوایە کە پێویستەکە کۆمەڵی خەڵک لێنەوێ بەبێ چاوی کامێرا بەبێ ئەوەی خەڵک نەیبینێ بزانێ خوای بینێ. یعنی نیەتێکی باشێ بێت دڵنیابێت کە خەڵک نایبینێ خوای بینێ و بە تەئکید هەرچی کاری لاروێرەی خاتەوە کاری شارڕێگایی سەرکەوتن و ئومێدێک بۆ خەڵکی بگەڕێنێتەوە. سپاس. من هیچم نەماوە لە زیهنی خۆتە یا لە بیرکردنەوەی خۆتە هیچ پرسیارێک چاوەڕێکت لێت بکەم و نەمکردبێ وەڵامەکەی بەبی نەران بڵێ وەکو دوا قسە. وەڵام من سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کاتی بینەران. ئێمە گرنگەوەیە ئەوانەی باسمان کە خەیاڵ نین، ئەوانە باسمان کرد خەفەت و ناخێکی هەمومانە. ئێمە ئەمانەوێ بەڕاستی لە هەرێمێکە بژین بە هەمومانەوە پامێکی جوان بدەین، بە هەمومانەوە حیزبەکان خاڵێکی هاوبەش دروستکەین کە ئێمە لە هەرێمی کوردستانە من پێشنیارم بۆ هەنێ سەرکردەی لایەنی بەرامبەریش کردووە تومە کاکێەوە گەر ئاوا بیرەکەنەوە توان وەکو بۆ منە حیزبێکی میسری بیرکەنەوە بۆ حیزبێکی شیعە بیرکەنەوە لە ناوەندی عێراق ئاوا بیرەکە بۆ ئێوە بە هەڵە بیرکەنەوە. بۆیە ئێمە ئەتوانین زۆر جار تەنانەت بیرکردنەوەیش دروستکەین بۆ مقابل وا بیرکاتەوە کەوا بیری کردەوە تۆ ئەدەی لەو ئامانجە، بەڵام کەوا بیری کردەوەی سفزازی ناکەی توای سەرڕایەکەی من ئەڵێ الحەمدولله الله ڕێی تۆ ڕێیەکی دروست. ئێمە سپاسی متانەکەین، سپاسی بینەرانەکەین، بتوانین بە هەموو لایەکمانەوە ئەو پەیامانەی کەونبووی هەمومانە بیدۆزینەوە و بیکەینەوە بە بەریەک گڕوتینێکی خۆشەویستی لە هەرێمەکەمانە دروست بێ. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەبدوڕەحمان عەبدوڕەحیم، سپاس بۆ قسە و تە و تێگەیشتنەکانت. دەخوازم هەم ئێمە خۆمان و بینەران توانی بێتمان سوود لە وتەکانی بەڕێزت وەربگرین. زۆر سپاس بۆ سەلامەت بن، خی گەورە پارێزی. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەرنامەی گفتوگۆی ئەمڕۆمان تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر و بابەتێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.